سڵاوتان لەبێت مندا لێم لە بەرنامەیەکی تری بیرەوەری هاتمۆلاتان ئەمڕۆ لە شاری هەولێرین دیارەکەوە هەر کوچە و کۆڵانێکی ئەم شارە بە درێژایی مێژوو پڕ بووە لە کەسانی تێکۆشەر و خەباجێڕوە لە هەمان کاتدا ئەو کەسانە توانیوانەکەەوە قوربانی بدەن. هەر کاتێک کەوا لە سیاسەتە یاخود باسی کەسایەتیەکی سیاسی دەکرێت لە پاڵێەوە باسی دەستپاکی و باسی ڕاستگۆی و باسیەوە کرێتکەوە سەرجەم لایەنەکانی کۆ کردوێتەوە و ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە پەیوەندیەکی ئاشتەوایی نێوان سەرجەم لایەنەکان چاوەکانە چێتە سەر عەدنان موفتی. ئەمڕۆ ئێمە ئەچینە ماڵی عەدنان موفتی و باسی بیرەوەریەکانی خۆیمان بۆ کات و ئێوەش لەگەڵمان بن. نەتەقینەوەی یەکی شوباتی 2004 بوو زەکەی ئەوەی تۆ بەهێزبی کوردستان بە وەزعێکی زۆر خراپدا تێدەپەڕی فەرق هەیە بینی کورد و عەرەب مێردێکی زۆر گەورە بوو ئەو دامەزراندی یەکێتیە دوێمە دووبارە سڵاوتان لەبێت هەروکو لە پێشێکەکەش ئاماژەم پێدامڕۆ لە ماڵ بەڕێز عەدنان موفتین گفتوگۆی لەگەڵەکەین کاکەنا زۆر سوپاس بۆیکەوە ئەمڕۆ لەگەڵمانی هەرچەندە ماوەیەکی زۆرە لە میدیاکانەوە دووری قسە ناکەی چاوپێکەوتنت نییە بۆ ئێمەجێی شانازی خۆشحاڵیەکەوە ئەمڕۆ ئەم چاوپێکەوتنی کەناڵی کەرکووکت قبول کرد. زۆر سوپاس وەڵا ڕاز دەکەی من لە مێژە چاوپێکەوتم نەکردێ بەڵام بۆ کەرکووک نەمتوانی بڵێم نە بەخێر سەر زۆر سوپاس مەمنون. کاک عەدنان پێم خۆشە کۆمەڵێک پرسیار بکەم سەرڕای ئەوەش ئەمڕۆ لەم بەرنامەیە هەموو بیرۆرەکان هەر میوانێکەوە میوانمانە بێت لە بەرنامەکە بیرۆرەکانی خۆی بە درێژایی مێژووی خۆی بە تایبەت ئەو بیرۆریانەی کەوا لە کاتی چوونە ناو سیاسەتەوە باسەکات پێم خۆشە بەرلەوەی بچینە ناو بیرۆریەکانی خۆتەوەکەوە چۆن دەست پێ کردووە پرسیاری ئەوت لێ بکەم هەروکو پێشەکیش وتم چاوپێکەوتنت نییە بەڵام لەوانەیە هەڵسەنگاندن بۆ دۆخەکە بکەیت چاودێری بیت بەسەر دۆخە سیاسیەکانەوە ئێستا بە شێوەیەکی گشتی دۆخی سیاسی هەرێمی کوردستان عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن نەبینیت؟ بەخێر بێن سەر چاو بەڕاستی ئەو وەزای ئێستا هەیە زۆر قورس و ناخۆشە نەک بە تەنیا بۆ کوردستان بۆ عێراق و بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێت تا تاثیری کردوتە سەر عالەمیش بەڵام بەڕاستی ئەگەر بمانەوێ تێبگەین ئەم وەزە لە چێوە هاتووە و چارەسەری بۆ بدۆزینەوە دەبێت چاو بە مێژوو خۆمان و مێژووی ناوچەکە بگەڕێنەوە دواوە تەماشا بکەین چی ڕووی داوە دیارە من پێم وایە ئەوەی کە ئێستا دەبینین نەتیجەی چەندین هەڵە و هەڵەکانی خۆمانە و چەندین هەڵەی ئەو ڕووداوانەیە کە لە مێژوودا ڕوویان داوە و گرژیان پەیدا کردووە لە نێوان پێکاتەکانی ناوچەکە عەرەب کورد فارس تورک شەڕی چەندین ئیمپراتۆریەت کە لەو منتقەیەدا هەر لە ئەمەویەکان دوای عەباسیەکان دوای عوسمانیەکان شەڕەکانیان هەتا ئەمڕۆژدا بە شێوەیەکی لە شێوەکان بەردەوامە شەڕی گرژی نێوان تایفیە دوا بڵێن شیعە و سوننا و 400 ساڵ لە ململانی بینی سەفەوی و عوسمانی و ڕێکدانەوەی هەبووە دوای حربی جەنگی جیهانی یەکەم ئەم وڵاتە دابەشکرایە بە پێی ئیرادەی فەرەنسا و بریتانیا و ئیتالیا ئەو وەختی دوای ئیتفاقی ساکسبیکۆ چەندین کۆبوونەوەت فەرسای و دۆزان و ئەوانە کە ئەم ناوچەیان دابەشکرێت بێ ئیرادەی ویستی گەلەکان نە عەرەب پرسیاری پێکراوە کە بەو شێوەی تەقسیم کرا بینی ئێران و بینی عێراق و سووریا و ئوردون و هەروە دوای ئەوەشە دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل و ململانی لەگەڵ فەڵەستینیەکان و ئەو ڕۆتەماشا دەکەین ئەوانە هەمووی ئاسەواری خراپی بەجێهێشتووە لەبەرەوەی وەکو باسم کرد ئیرادەی گەلان لە چاو نەکراوە و بەتابەتی کوردستان دابش کرا بەبێەوەی خەڵکی کوردستان ڕێی هەبیتن لەسەر ئەو دابشکردنە تەنانەت لەسەر ئەو دەوڵەتانەی کە لەگەڵیان و پارچانەمانەوە ئەو دەوڵەتانە هەموویان لەسەر ئەساسێکی نەتەوەیی
دروست بوون دواتر بوونە ئیسلامی لە هەموو تەوەرەکاندا ڕەچاوی ویست و ئێرادەی کورد نەکراوە. کورد خۆشی بریارە لێرەدا نقطە گرنگە خۆشی هەڵی زۆری کردووە و یەکگرتو نەبووە نەیتوانیوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەیە کە ئێرادەی کورد تەمسیل بکاتن بیداتە ئەو وڵاتانێک کە سەرکەوتوو بوون و بۆیە ئەمە گەیشتنە ئەوڕۆ کە بێبەشین لە هەموو مافەکانمان مافی سیاسی و ئابووری مافی مرۆڤ بەسەر هاتەکان و ئەو کۆمەڵکوژەیە کە بەرامبەر کورد کراوە لە هەموو پارچەکانەوە ئەمڕۆ گەیشتونەتە ئەم قۆناغەی هەستیارە وەکو دەتوانم بڵم تا حدێک دەسوبێنم بە دوای شەڕی جەنگی جیهانی یەکەم ڕۆژخەلاس ڕوبەڕووی گۆڕانکاری بۆتەوە تەماشای سووریا بکەین و ڕۆژاوا کوردستانی خۆمان و ڕۆژهەڵات و باکوور هەمووی لە خەباتدایە بۆ ئەوەی گەیشتن بە ئامانجەکانمانوانە ئەگەر کورد لەو ڕووداوانەی مێژوو تێنەگاتن وە سوود وەرنەگریتن مەترسی زۆرە جارێکی تر نەگەینە ئاواتەکانەوە بۆیە ئەم قسان دەکەم بۆ ئەوەی هەموو لایەکمان تێبگەین کە هەنگاوی یەکەم بۆ ئەوەی دەرباز بین لەم بەسەرهاتێک کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕوو بیتەوە ئەبێ یەکگرتوو بین و دەبێ بە ڕق و چینە معاملەیەک یەکتری نەکەین ناکۆچیەکانمان لاوەچین سەرچینین و ئەگەر بێت و بیر بکەنەوە سوود لە ڕابردما وەربگرین ئەبێ هەر بە زووترین کات بە تایبەتی لە باشوور ڕێککەوین حکوومەت دا بمەژرێتن و ئێنجا هاوکاری بەشەکانی تربین بێ ئەوەی تەدەخول بکەین بریاری ئەوان خۆیان دەتوان بیدن بەڵام دەبی ئێمە هاوکار بین کۆس نەبین لە بەردەمیان ئەداتر وەکو بڵێن خۆمان ئامادەکەین بۆ هەموو پێشاتەکان. کاکەندان کورتەی ئەتوان بڵێم وەکو پامێکە قسەکان کورتەی پامەکەت بۆ کورد ئەوەیەکەوە ئەزمون لە هەڵەکانی ڕابردوو ڕووداوەکانی ڕابردوو وەربگرێت؟ بەڵێ بەتاکیت. باشە کاکەتنان زۆربەی کات کە ئەڵەن عەدنان موفتی باسی ئەو پەیوەندیە باشانەکەنکەوە هەوڵت داوە لەگەڵ عێراق لەگەڵ بەغدایە درستی بکەیت لەگەڵ وڵاتانی دەرەوەش هەمیشە درستی بکەیت ئەو پەیوەندیەکەوە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا هەیە ماوەی جارێک کێشەی موچە هەیە و هەتا دوای کۆمەڵێک کێشە و قەیرانی جیاوازێ لە هەرێمی کوردستان و وفدی جیاواز لێرەوە ئەچێ بۆ عێراق ئەمە لە ئادای ئەم مۆڤدانە ڕازیت تۆ یعنی چۆنیان ئەبینیت؟ من پێ بڕوام هەیە دیالۆگ باشترین ڕێگایە بۆ گەیشتن بۆ ئاواتمان من لە کاری حزبایەتی و سیاسەتدا بایەخەکی زۆرم داوە بە دیالۆگ لەگەر عرب بە تایبەتی کە ئێمە لە عێراقا لەگە عرب دەژین و تەنانەت لەگە وڵاتانی دراوسێش کە گفتوگۆمان کردووە لەگە جمهوری ئیسلامی لەگە تورکیا لەگە وڵاتانی عەربی هەمیشە پێم وابووە بە دیالۆگ دەتوانین داواکاریەکانی خۆمان بخەینە ڕوو بەڵام دیالۆجیش بۆ ئەوی سەرکەویتن چەند مەرجێکی هەیە مەرجەکەی ئەوەی تۆ بەهێزبی هەرەوەندە نیە بە داواکاریت هەیە دەبێت تۆ نوێنەری گەلێک بکەیت ئەو نوێرەی گەلکردنا بە تەنیا بە حەزبێک ناکرێت ئێستاکە پێشتر کراوە هەموو لایەک لە لای خۆیەوە کردوێتی بە نەتیجە گەیشتون هەندێک جار مەسەرەن بەهێز بووی ناوەکو فترەی بەرەی کوردستانی کە دەنگمان بەرزتر بوو و خەڵکی جۆران ڕێگرتن لە بەرەوەی یەکگرتوو بوون لە ئەمریکاوە تا ئەوروپا حتا تەنانەت جیرانەکانیشمان دوایەوە کە حکوومەتی هەرێمیش دامەزادیسان لەو ماوەیانەیە کە حکوومەتی یەکگرتوو بوو داواکاریەکانمان باشتر دەمانتوانین بکەین لە داواکاریەکانمان و ئاواتەکانمان لە بەغدا بەو هاوکاریەیە کە هەبوو دەستور دەنجی پێدرا مافەکانی گەلی کورد تێژیر کرا لە مادەکانیدا وەکو 100% نەبوو بەڵام تا حەدێکی زۆر فیدرالێت تەجدید کرا تەثبیت کرا ناوچە دابڕێراوەکان و کەرکووک و تۆز و خانەقین و زۆر شتێتر دەویست سەرمێنرا کە دەبێ ئاسایی بکرێتەوە ئاسەواری تعریب و تەبعیس ئەوان لا بدرێتن و دوایە بخرێتە دەنگدانوانە لە هەموو ماوەیەکیدا ئەگەر دابران هەبوو بیتن لە نێوان هێزە سیاسیەکان ناکۆچی هەبوو بیتن لە کوردستاندا هەریەکە بە گوتارێکی جیاواز چوو بێتەوە بەغدا بە تاکید نەتایجەکەی سلبی بووە لەبەرەوەی یعنی سەدان ساڵە لە عەقلیەتی ذهنیەتی دراوسێکانمان بەداخەوە
هەمویان ئەمە لەو بەشەر لەگە عەرەبا دەژین باسی ئەوە دەکەین وەکو پێویست وەکو جانیبی ئینسانی وەکو واقعیت تەماشای داواکاریەکانی کورد ناکەن بە وەکو دەوڵەتی مەرکەزی تەماشا دەکەن کورد ئەقەلیەتێکە وا تەماشا دەکەن و خۆیان بە گەورەتر دەزانن بە تایبەتی کە تۆ محتاجی مرکز بووی بە 2 گوتار 3 گوتار 4 گوتار هەر یەکە چوو بە نەوەیەک قسەی کردوانە بە تاکید لە بەغدا جۆرایلی نابن و ویستی خۆیان هەوڵ دەدەن تەسبیت بکەن و فەرزکەن لەسەر لای ئێمە و هینوانە بۆ لەو ماوەی ڕابردوودا ئەو 8 ساڵی ئەخیر کوردستان بە وەزعێکی زۆر خراپدا تێدەپەڕی و بوو بە هۆی ئەوەی کە ڕووداوەکانی کەرکووک و ئێستاش بەسەری بودجە و بژێوی خەڵک ڕاستە هەمووی پەیوەندی بەوە نییە بەشێکی پەیوەندی بە ناوچەکەەوە هەیە بە نەوتەوە هەیە نرخی نەوت کە دابەزی داعش پەیدا بوو سەری داعش و سەر بەسەراتەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی تاچیری هەبوو بەڵام لەلایەن خۆمانەوە نەمانتوانین وەکو پێویست گفتوگۆکان لەگەڵ بەغدا بەڕێوەی بین و ئێستاش تەماشاکەین هەموو مانجێ خەڵکەکە بەڕاستی تووشی بێئومێدی بووە لەو پەیوەندیە لەگەڵ بەغدادا ئەگەر خۆشمان کەم و کوڕیمان هەبیتن بەڵام کەم و کوڕی گەورە لەوەدایە کە ئێمە یەک گوتارمان نییە بۆیە بەغدا بە زەعیفمان دەزانێت وەکو پێویست مەعامەلەمان لەگە ناکاتن و هەوڵ دەداتن بە کەمترین شێوە داواکاریەکانمان کە دەستورین و حەقن وەکو هەر تەنانەت هەرچی من زۆر لەسەر محکەمەی اتحادیشدا ڕەنگە زۆر قسەم هەبیتن بەڵام تەنانەت ئێستا جۆ نادەنە بڕیارەکانی محکەمەی اتحادیش کە دەڵێ موچەی خەڵکی کوردستان موچەی فەرمانبەران و خانەنشینان نابێتن پەیوەندی هەبێتن بە مەسەلە سیاسیەکان بدرێتن بەغدا ڕەچایەوەش ناکات ئەگەر یەکگرتوو بین باشتر دەتوانین معاملە بکەین بە یەک دەنگ داواکاریمان بکەین و ئەمە حەقمانەیە دەستور حەقمان دەداتێ و هەموو لە بەغدادا دۆستمان زۆرە بەڵام دۆستەکانمان زەعیف دەکەین کە وەختێکی هەر کەسە بەتەنیا چێ بۆ بەغدا بە تاکید ئەو دۆستانی لە بەغدادا هەمانە چن نەو دەوڵەت چن دەرەوەی دەوڵەتیش یعنی کە ئەحزاب و ڕێی گشتی ئەوانە ناتوانن پشتگیریمان لێ بکەن هەر یەکە بەنەوەی بچین. کاگەدنان تاوکو ئێستاش خەڵک و سیاسەکانیش تا ڕادێگەتوان بڵم چاوەڕێکن کەەوە عەدنان موفتی هەڕووداوێک ڕۆدا هەڵسەنگاندنی هەبێت یان قسەیەک هەبێت یاخود ڕێی خۆی بڵێت پێم خۆشە باسیەوە بکەین لەو دەست پێ بکەم کەەوە عەدنان موفتی چۆن گەیشت بەوەی کەەوە ئەو سیاسیە گەورەی ئێستا هەیە دواتر باسێکم بەڵام ئەڵێن هەم دەستپاک هەم کەسێکەوە هەوڵی داوەکەوە بە تەواوەتی ئاشتینەوان لایەنەکان بپارێزێت کۆمەڵێک شتی تر من بر لە بەرنامەکە تۆزێ سێرچم کرد لە فەیسبوک باسی جەنابەت کرابوو کۆمەڵێک خڵاتت پێدرا بوو کۆمنتەکان خوێنەوە ینی ئەتوان بڵم تاکە سیاسیت هیچ ڕخنێکرد لێ نەگیرە و هەمووی ئەیوتکەوە شایەنێتی و تاوکو ئێستا کاک عەدنان دڵی هیچ کەسێکی نێشان و پیاوێکی سیاسی زۆر زۆر باشە چی عەدنان موفتی گیاندۆتە ئێرە کە عەدنان موفتی لە بنەماڵەیەکی خانەدان دەوڵەمەند ئاینی تێکۆشەر بۆ لە ڕابردووە بەڵام ئەم گەنجە هەولێریە چۆن بووکەوە هاتنەوەکاری سیاسیەوە؟ وڵا جارێ لە مناڵێ و کە چاوم کردەوە لە بنەماڵەیەکی هەولێری با بڵێن قەدیم و زۆر ئاینی بەڵام لە ناو کەشوهەوایەکی کوردایەتی داهینەوە هەر لە مام شەمسەدینەوە کە لە سەرەتای شۆڕشی ئەیلوشەوە لە پێشتری شەروە و هاتنی مەلا مستەفا بۆ قەڵا ساڵی 61 ئەوانە دۆستایەتی خوا لێ خۆشم مامزەدا لەگەڵ مام شەمسەدین هەردووشیان خۆیان لێی خۆش بیتن ئەمانە هەمووی ئاسەواریان هەبوو لە ناو ئێمەدا ناو بنەماڵەکەمان ئەگەر زیاتریش بڕۆین باپیرانی لە نووسینەکانیان ناکەماوە هەموو ئاماژە بەهۆی دەکەن کە لەسەر ئەو ڕێگایەدا کە ئاین دوور نییە لە کوردایەتی و دوور نییە لە خۆشەویستی وڵات و ئەوانە هەمووی تاچیر لە من کرد دوایش کە زۆر بە گەنجی لە متەوەستەی بووم کە پەیوەندیم بە حزبایەتیەوە کرد و ئەوانە کوردایەتیەوە لەو وەختەوە دەتوانم بڵێم لەسەر ئەم ڕێگایەدا بەردەوام من و هەمیشە بڕوام وا بووە کەسێک ئەگەر ئەو ڕێگایە
بگرێتە بەر ئەمە مەسەلەکە بەستەنە سیاست نییە مەسەلەکە نیشتمان پەروەریە ئینسانیەتە پێناسەی خۆمانە بە دوای ئەوە دەگەڕینەوەوانە هەستم بەوە دەکرد کە فەرقەیە بینی کورد و عەرەب کە لە بەغدا بووم خوێندکار بووم ئەوانە هەستم دەکرد کە وەکو کورد خۆت پێناسە دەکرد فەرقێک هەبوو بێ ئەوەی ینی کەس هەست داوام لێ بکاتن یاخود کەسێک زەختم لێ بکاتن مەم ئەو ڕێگام هەڵبژات کە ئەو ڕێگاش هەڵبژات ئەو وەختیش ئێستاش پێم وایە هەر کەسێک ئەگەر بێت و ئەو ڕێگایە بگرێ بەتایبەتی کە مەسئولیەتی گەورەی دەکەوتە سەرشان ئەبێ داواکاریەکانی خۆی واڵا بنێتن ئەبێ ینی هیچ تێکەڵی نەکاتن و هەر مەسئولیەتێک پێت بسپێرێتن یان وەری بگریت ئەبێ تێکەڵاوی نەکەی لەگەڵ داواکاریەکانی شخصی خۆت و بەعکسەوە ینی ئینسان کە ئەبێتە مەسئول پێم وایە دەبێت تەنازوو بکاتن لە زۆر داواکاریەکانی خۆی مافەکانی خۆی ئەوانە و بە ئەمانەت ئەو مەسئولێتە ئەمانەت بیلایە ینی تۆ دەبێ وەزیر وەزارەت ئەمانەتە تۆ دەبێت ئەندام پەرلەمان ئەمانەتە بەڵێ ناحەیە شخصی معاشەکەت زیاد دەبیتن بەڵام دەبێ ئەو معاشش تێ بگەی لەبەرەوەی تۆ لە ئەو خزمەتە دانراوی بتوانی هاوکاری خەڵک بکەیتوانە بۆ بڕوان بۆکو باسم کرد بڕواشم بە دیالۆگ هەبووە و ڕێگای کوردایەتیش پێم وا بووە یەک ڕێگایە بە تاکید ینی بۆ چوونی جیاواز دەبیتن و بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان زۆر بەسەرهاتی بەسەر دیوە ناکۆچی دیوە جیابوونەوەی دیوە منیش کلێناو ئەو کۆمەڵگاینەوە بتەوێنێتەوێ لەو جیابوونەوە و جیاوازی بیر و ڕاو جیاوازی حەزبایەتی چ بەهۆی بیر و باوەڕی ئەو سایکە عێلاقی بە ئەو دەم و سەعاتە هەبووە یان تەسیری برادر و دۆست و ئەوانە تەسیری دەکاتن بەڵام هەمیشە من یەک شتم لە پێش چاو بووە کە قەت لەبیرم نەچۆتەوە و پشتگوێم نەخستووە ئەوش ئەوەیە ئێمە هەمومان لە ناو بزوتنەوەیەکین کە هەر هەمومان ئەبێ خەبات بکەین بۆ ئەوەی گەلی کورد لە هەموو ناکۆچەکانی کە بەسەری داهاتوە دووبارە نەبێتەوە ڕزگاری بێت بگاتە خاوەن ناسنامەی خۆی گیانی هەبێتن ئەوانە بۆیە ڕێگای دیالۆگم هەڵبژاردووە وەکو شتێکی سەرەکی ئیشەکانی ترشم کردووە تەبیعی من پێم وایە ئەو وەسفەی منت کرد و لەبەرەوە هاتووە وەکو ئازم کردی مەسئولیەت چ حەزبی بیتن چ دەوڵەتی بیتن بە ئەمانەتم زانیوە و ئێستا کەس کرد لەو تەمەنەی داما ئومێدم هەر ئەوەیە ئەو کەسەی مەسئول دەبێتن ئەو ئەمانەتە بەڕێکپێکی باتەسەر و ئیستیغلالی مەنسەب و مەسئولیەتەکەی نەکا بۆ خۆی یان بۆ خزم و کەسی ئەوانە بە تاکید سەرکەوتوو دەبیتن خەڵکیش ڕێزی لێدەگریتن و ئەمە سەروەرێکی تەواوە لەبەرەوە ماڵ و ملک و ئەوانە قیمەتی نیە تۆ نەتیجەدا هەمومان دەمرین و ئەوانە ئەوەی دەمێنێتەوە وەکوینەکەدا مەسالەکە هەر ناوە شتێتر نابینە کەس فرعۆنەکان کە تا ئێساش باس دەکرێن وایە دەسەوە دەکرد پاش مردن ژیانی شتر هەیە لە قبر بۆیە هەرچی زێر و شتیان هەبوو لەگەر خۆیان دەیان بردە قبروانە ئێستا کە بوویتە زێرەکەس بووتە ملکی پاشی 4-5 ساڵ ملکی ئەو ملەتی کە لەوێ ماوە کاگەنان ساڵی هەفتاکان هەر لە دەستپێکردنی چالاکی سیاسیەکانەوە تاواکو 1970 نزیکی دامەزراندنی بەری کوردستانی و شەڕی ناوخۆ دواتریش ئەمانە پڕ بووە لە بەروە پڕ بووە لە مێژوو پڕ بووە لە ڕووداوی زۆر جیاواز بەڵام یەکێک لەوانەی جێی سەرنجە لە هەفتاوەیە کاگەر هەڵە نەبم لەلایەن لە ئەمنی عامەی بەختە دەستگیرکراوی چەندین جار لەلایەن وڵاتانی دراوسێشەوە دەستگیرکراوی ئەمانە هۆکاری چی بووە چۆن لەلایەن وڵاتانی دراوسێەوە دەستگیرکراویت هەفتاویە کە منە وەختی پارتی بووم تەوان هەمومانە پارتی مەسئولی جانکۆی مستەنسریە بووم بەڵام وەکوهین پەیوەندیم لەگەڵ حزبە سیاسیەکانی عێراقی هەبوو لەوانە یعنی حزبی شوعی قیادەی مەرکەزی ئەو وەختی بەهێز بوونەوە و بەعسیەکانی چەپ کە لە بەغدا بەنێنی ئیشان نەکردوانە دیارە لەگەڵ بەعسیەکانی حاکمیش هەر پەیوەندیمان هەبوو لەبەرەوەی ئیتفاقی یازای ئازار بوو ئەنجا لەو ئەوانەی کە لە حزبی شوعی قیادەی مەرکەزی بوون هەولێری بوون ئیشان نەکرد لە بەغدا ئەوانە دۆستمان بوون
لە خۆیان نەترسان مراقبەیان لەسەر بوو من و مامۆستا سەدرەدین سەدرەدین عومەر برای فەریق فوادین پێکەوە لە خانوویەک بوون لە بەتاوی لە بەغدا لە ژیان ئەو مامۆستای فیزیا بوو منیش خوێندکار بووم ئەوانە هاتن هەولێری بوون وەزیان دیارە خراپ بوو گوتیان وەڵاهی مراقبەمە لەسەرا هەندێک ئەشیامان هەیە لە لای ئێوە دایمنێمە زووتمان ینی وەختی گەنجایەتی ئەو وەختی و حەماسی ئەو وەختی کە ئینیان کرد و دایانە لێوێندە دوای ئەوەی بە دوو ڕۆژ بەرادەرێکم خوا خۆش بێ زەکەریای بەحری زەکەریا ئەڵڵا وێردی و پێکەوە دەگەڕاینەوە زۆر باسم کردیەوە بۆ کەناڵی کەرکوشتی باز بکەین نیوەڕۆ بووگوتی ئەمە بۆ بچینە مەدام پارەی سەر بکەین چوین سێ چار هەلکەمان کڕی و بگەڕێنەوە لە ماڵی هەرکەوڕون و لەگە خوڕمای بخۆینەوە گەیشتە ماڵێ دەرگام لە کریلمەسەر دەرگایدانا یەکێک دەمانچەی لە پشت سەریمدانا وتی نەجولەیەوە وەڵایتر چێ وت تۆ فلان کەسی وتم دەرگام کردەوە ئەنجام مشتەمەل بوو خانیەکە یەکێک لە ئەمنەکان لەسەر قادمە دانیشت بوو یەکێش لەسەرەوە دانیشت بوو ناوت فلانە وتی فەرموو لەگەڵمان ئەمش یەکسەر زانیم وتم ئەوانە حتمما جیرانەیە ئەترافیان کردیەوە وڵا زەکەریاشان لەگەم بگرت و چوینە ئەمنی ئامەلای نازم گوزاری وەختی کە چوینە زۆرێت تەماشان کرد پێشی من مامۆستا سەدرەدین و براکەشی کە میوانی بوو سەباح ئەویش جیرایە وڵا ئیتر ئەیمان ئەوە جا ئیتیام کرد کە ئەمەش خەلایە تەنزیمی قیادەی مەرکەزین و ئەوانەوە بەڵام تحقیق و هێن و بینە و بەردە و ئیتر کە تێگەیشتن ماوەیەک ماینەوە بەس وەختی خوافی کە ساڵاو یوسفی مەکتەبی سیاسی وەزیر بوو خەبەرەکەی پێگەیشت و مام لە هەولێرەوە هاتوو شێخ فەتاح خوافی کە چوو بووە لای لەگەڵ نازم گوزار قسەی کرد و بەڵام تحقیقەکە دەوامی کرد تا ناردیان بۆ ئەمری هەولێر و پرسیان و تا هەر ئەو چار پێنج کەسێک کە قیانی مەرکەزی و جێرابوون ئەوانمانەوە ئێمەیان ئازار کرد بەڵام ئەوە تەوان تاثیری بە قەنەعەتی خۆم پێم وایە ئەو گرتنم بە قازان گەڕاوە بۆ خۆم لەبەرەوەی هەستم لە ناوەڕۆکی خۆمەوە هەستم کرد بە هێشترم لە جاران تەجروبەیەکی تازەیە ئەو گەری ئەمر 22 ساڵ بوو تەجروبەیەکی تازەیە لە ناو سزندا خەڵکەی زۆرم دی جوولەکە هەبوو گیرا بوون لەسەر حدود ئەزیەتیان دەدا قاچاقچی هەبوو جودا بوو سیاسی هەبوو ئەو جێگایکی زۆر گچکە بوو لە زۆرێک بوو هەژدە نەفەر تێدا دەنووسن جێگانە بوو لە مەمەڕەکە هەندزار بە دانیشتن هەندزار مەجار هەبە دووسێ کەس بە مەجارێک دەبوو لە جێگایەکە خۆ ینی تەجروبەیەکی لە ناو سزندا قورس بوو تاڵ بوو بەڵام دوای ئەوە هەز بەهێز دەکەی پاشیەوە تەوان لە 74 کە سۆ دەست پێ کرد ئەمن هاتم بوومە پێشمەرگە لە پێشمەرگایەتیشدا مەسئولیەتی داراییم وەرگردا وزارەتی دارایی ئەو وەختی ئەمانی عامە داراییان پێدەوتوانە یەک لەو شتانی کە سەرکەوتوومتمان دژنەیەک هەبوو دژنەی دارایی باڵا دژنەی باڵای دارایی کە عەلی عەبدوڵڵا مەسعودی بوو بەڵام ئەو دژنەیە دکتۆر خەسەو تۆفیق مەسعودی بوو لە لژنەکەدا چەند کەسایشی ترم ناسی لەوانە شاهابی شێخ نووری شەهید شاهابی شێخ نووری شاسوار شاسوار کە بە ئارام ناسراوە جەلالی ساماغا هەرچەندە ئەو بەناو نەمناسی دواتر کە لە یەک ئاشکرا بوو لە سلێمانی ئیتر زانیم ئەویش دەیگۆ لە لژنەکە ئەمن مقرری لژنەکە بوو قوانینمان دەرەکرد بۆ ئەوە بۆ چۆنێتی بەڕێوەبردننی ئابووری کوردستان و ئەوانە چ لە ڕووی معاشات و دارایی دابینکردنی ئەوانە چ بکردنەوەی فرۆشگا بۆ ئەوەی مەوادی پێویست دابین بکەین بۆ خەڵکەشی زۆری کوردستانەوەوانە بەهەرحاڵ پاشان تەجروبەیەکی تریش لە شۆڕشی ئەیلولدا بۆ من دەوڵەمەند بوو منتقەی سلێمانی 3 مانگ بۆ معاشا وەرنەگرت بوو کە پارە هات عەلی عەبدوڵڵا خوعافیکە وتی باشترین کەس تۆ خۆت بڕۆی پارەکە ئەو وەختی منیش ینی بە حەقەت بێبیرکردنەوە وتم باش ئیتر لەگەر دوو پێشمەرگەی کەم جاریش بوو لەو شۆڕشەدا چەکەشی دامێ پارەکە لە ورمێ بوو چوم لە پارەکەم وەرگوت و 2 ملیۆن دیناری عێراقی ئەو وەختی بوو کە ینی پارێکی یەکجار زۆر بوو لە ناو باوڵێکماندانا و ئیتر بەڕێکەوتین بۆ چارێک بگرە بەڕێکەوتین گەیشترە
لای بانە نزیک بانە جیران ئەوانە ئەو پارێ زۆرە ئەمنیش ئەو وەختی یەک کەلیمە فارسیم نەدەزانی ئەوانە و وەڵات شەوکەی هینیا کردوون بەس ئەوەندە دووسێ کەلیمەی دایانویست بڵێ ئەو پارەیە چییە؟ ئێمە چەکمان پێ نەبوو چون بەناو ئێراندا ڕۆیشتمە وڵە کەوتنە بەرقیە و بەرقیە کاری ئەوانە و تۆژی 2 ڕۆژ دواتر وتیان باشە ڕاست دەکەن ئەو پارەیە ئیشۆرشە خاتن خۆیان لەگەڵمان تا لای بناوە سوتە و نزیک بناوە سوتە و بەڵام تەبان مانجێک لەوێ مامەوە خوافکە شەفیق ئاغا پارێزگاری سلێمانی لەوێن مەقڕی هەبوو هاوکارم بوو بە دروستکردنی لوجان و عەبدولی سیروان تەمان ئەوانە هەموو لەق بوون و لوجانمان دروست کرد و لەو مانگەدا مەتخەکە بوژایەوە چکم سێ مەعاش پێکەوە بدەیت وەکو ئێستاکە خەڵکە چاوەڕوان دەکاتن 2 مەعاش بدرێتن 3 مەعاش بدرێتن کە لە پڕهات ئەوانە ئەوەش تەجروبەیەکی تازە بوو بۆم. کاک عەدنان بەم خۆشە بچینە لای کتێبخانەکەت کە مەسیری کتێبەکەم بکەین و درێژە بە گفتوگۆکەمان بدەین. لە تەقینەوەی یەکی شوباتی 2004 بوو زەکەی ئەوەی تۆ بەهێزبی کوردستان بە وەزعێکی زۆر خراپدا تێدەپەڕی فەرق هەیە بینی کورد و عەرەب مێدەشی زۆر گەورە بوو ئەو دامەزرا یەکێتیە دوێمە لەگەڵتان بەردەوامە بین و لەگەڵ کاک عەدنانیش کاک عەدنانەمە هەموو کتێبەکانتە لێرە لەم کتێبخانەیە دادنەوە یا کتێبی زیاتر نەخێرەوە بەشێشتی بەشەکەی تریش لە ماری باوکم جێ نەبوو لێرە خانی خۆم نییە لە بەرەوەی بردنەوەیان دەربس ئەوانە نیوەیان تازەنە کتێبەکان بۆم دێتنتر دادێنێ وردە وردە ئەوەی پێویست بکاتن دێ کتێبە کۆنەکانی شت کتێبەکۆنەکان لێرە و لەوێنە و لەسەرێنە و ئەوایە زیاتر چ جۆرە کتێبەکە خوێنیتەوە کاک عەدنان؟ من لەگە کتێبە زوو دۆستایەتیم پەیدا کرد هەر لە با بڵێن هەرزەکاریەوە لە یەکم تۆستەی بووم بە چ جۆرە کتێبێک لەناو چەند برادێکدا بووین و هەر هەمویان بایەخیان بە خوێندنەوە دەدا وەختی عەرەبیشم نەدەزانیم بەڵام هەر دەمخوێندەوە هەر بۆ ئەوەی لەگەڵوان یان بتوانم مناقەشە بکەم شت بکەم ئەوانش وەکو من زۆر شارەزای نەبووم بەڵام هەر خوێندنەکە هین بوو تون دوایە تەوان لەگەر 2 ساڵ 3 ساڵ بڕێک عەرەبی فێر بووین کەوتینە خوێندنەوەی کتێبی تازە کە باو بوو ئەو وەختی خوێندنەوەی بە تایبەتی کتێبی سارتەر و سیمۆن دی بوڤوار و کتێبەکانی مەسریەکان وەکو نەجیب مەحفوظ و حوسێن عەبدولقودوس و دوایتر دیسان چەند ساڵێکی تر ئەنجا بایەخماندا بە جۆرێکی تری کتێب تا حوسێن عەقاد ئەوانە لە عەرەبیەوە لە کامۆ لە هێنەکانم ئەدا داژێریشتی مناقەشەشمان دەکرد و ئەوانە و بەڵام دوای 20 ساڵ هەندێک کتێب لەوانەیە کە زۆر خوێندبوو زوو خوێندبووە جارێکی کە خوێندنەوە تەماشام کرد زۆر جیاوازە تێگەیشتنم دوو کتێبەکە مەلایەک لەوانە کتێبی سارتەر هەبوو بە عەرەبی ناوی ئەذوباب بوو لە سنفی سێم تەوەسەی خوێندمەوە تەنیا چەند جملەیەکم لێ هێنەکە بەڵام کە جاری دواتر خوێنمەوە تێگەیشتم چەند فکرەکەی فەلسەفیە ڕێی خۆی تەرەکردێ بە شێوەیەکی ڕێک و پێکەوە نیوەی کتێبەکە هەر باسی فکرەکەی خۆی دەکات نیوەکەی توریش بە مەسرەحیەکە باسی بۆچوونەکانی خۆی دەکات دیسەندەوە چەند زمانە زانی کاک عەدنان؟ بڵێ چەند زمانە زانیت؟ من عەرەبی کوردی زمانەکەی خۆم عەرەبی تورکمانی ئەو ئینگلیزی فەڕەنسیش یانێ ئینگلیزی و فەڕەنسی قسەی پێ دەکەم بەڵام عەرەبیەکە و کوردیەکەم دەتوانم بڵێم فارسی نازانی؟ فارسی دەزانم با فارسی دەزانم فارسی ئەوەی کوردایەتی بکە و لە شۆڕشدا بەشداری کردبی فێری فارسی دەبێتن بێزگەلەوە نزیکترین زمانە بۆ زمانی کوردی ئاسان فێر دەبی لە هەر زمانە بۆ کورد فارسیەکە زۆر ئاسانترە بە مانجێک فێری بوو من لەو هاتووێدا 79 بە تایبەتی 75 کە کەوتینە ئێران ئەوانە بە حەقەتدا هەوڵم لەلا فێر بووم لەبەرەوەی وەکو بڵێ دڵمان تەنگ بوو لە وەزەکە لە خیانەتەکەی 75 وانە هەر
لەگەر یەک بوون و تێکەڵاویمان نەدەکردوانە بەڵام لە هەفتاونەوە کە شۆڕشی ئیسلامی سەرکەوتووانە لە سەردانمەوە بۆ تاران و بە کاری حەزبیەوانە زۆر بەبای خەوەرم گرت فێربوونی زمانی فارسی هەم ڕۆژێ جەردەکەم دەخوێندەوە ئەچوم بۆ زانکۆی تاران کە وەختی سەرەتایکەی شۆڕش بوو گروپی زۆری تێدا بوو چەپ بوون و ئەوانە و نەدەواتیان نەکرد و قسەیان نەکرد و ئەمریش دەچوب جۆم نەگرتوەوانە بەشداریم نەدەکرد جۆم نەگرت و ئەوە جەردەکەم دێنا کەیهان بوو چی بوو دەمخێتەوە ئەمجا بۆم دەرکەوت کە زۆر ئاسان دەبوو کورد فێری زمانی هین بیتن و چکم زمانی فارسی نزیکە یەک دوێنیش زۆر وشەی عەرەبی تێدایە ئەگەر چی لە بە عینی مانا بەکار نایەتن لە زمانەکەدا بەڵام دیسان بۆ مەخۆش بوو ئاسان بوو. کاکەتنان ئەم وێنەیە لەگەڵ سەرۆک مام جەلال گرتوتان ئەگەر باسێکی بکەی ساڵی چەنە؟ ئەوە وابزانام 2001 مام جەلالە تەوان کاک ڕەحمەتی عادل مراد ئەوی تریش برادرێکی عەرەبمان بوو ئەویش خوا لێ خۆش محەممەد حەبووی و دۆستمان بوو دۆستی هەرچێکمان بوو یەکتریشمان زۆر خۆشەویست هەر چار ئەوانە بیرەوەریمان زۆر بوو بەداخەوە هەرسێکیان وفاتیان کردووە بەڵام من لە خۆشەویستی هەرسێکیان تەنیا ڕسمەکە دام ناوە لێرە ئەوەیە ینی هەز دەکەم ینی هەموو ڕۆژ بیان بینم یەک بیرەوەریان خۆشە دوێ ئینسان یەکی لە شتەکانەیە هەر ببیرمێنتەوە کە ئەوان ڕۆیشتن تۆش غێری توش دەڕواتن مەڕوو مەبە ئەوەیە. کاکەتنان ساڵی 75 پەیوەندیت کرد بە دەستەی دامەزرێنەرانی جێتی نیشتمانی کوردستانەوە چۆن بوو ئەمان کەمێک باسیمان بکە؟ لە 75 کە شۆڕ شتێک چوو کەوتینی ئێران لە بیرکردنەوەمان دەستی پێکرد بیرکردنەوە جیاواز هەبیتن لە ناوماندا هۆی تێکچوونی شۆڕش و ناڕەحەت بوون کۆبنەوە زۆر بوو لەواندا لە ورمێ لە مەهاباد چی بکەین چی نەکەین ئەو خەڵکە پەیتا پەیتا دەگەڕانەوە کوردستان و عێراقەوانە لەبەرەوە بێئومێد بوون لەگە زۆر لەوانەیە کە گەڕانەوە عێراق پەیماندا قسەمان نەکرد و خەبات دەبی دەوام هەبیتن ئاگامان لە یەکتر هەبیتن دووبارە دەبی کورد نامریتن بەو ئیتفاقیەوە هەر دەبی ڕێک هینکەوین ئەوان زۆریان گەڕانەوە بۆ عێراق کاک ڕەحمەتی عادل مراد و ڕەحمەتی عەبدوڕەزاق فەیدی کە دووچیان دۆستم بوون لە بەغداوە بەتابەتی عادل مراد زیاتر عەبدوڕەزاقی شەرەوە بەس عادل مراد قەدیمترە برادراتیمان و چوون بۆ دەرەوە لە دەرەوە لە سووریا لەگەڵ خوا لێ خۆشم مام جەلال یەکتر دەبینین ئیتر دیارە دەگەنە ئەو قەناعەتەکە یەکێتی دامەزرێنن بە مام جەلال قناعیان دەکاتنەوە بە تەمام بچن بۆ ئەوروپاش نەچوون دکتۆر فواد ماسومیش لەو لاودێتن ئیتر بە هەر چواریان لە معروفە ئەوە لە توڵێتە دەدادنیشن بەیانەکە دەنووسن دوایەوە بەیانەکە 22 پێنجە لە هینەکە 5 بەڵام کە سێ ئەوانە چوار بوون سێ ئەندامی تریش هەر وەکو هەیە مۆسەدان دەدرێن دکتۆر کەمال فواد و عومەر شێخ موسو و نەوشیروان مستەفا بۆیە تاریخەکە لە 6 دانرایە چون لە 6 لە کۆبنەوە لە بەرلینە کە کەمال ئەو تاریخی دانەوە بەس عادل مراد بەیانەکەی بۆ من نات کاک شەمسەدین موفتی چوو بوو لە بەیروت مام جەلالی دیبوو کە ئەویش بە نامەیەکی دوورودێژە عادل و بەیانەکەشی بۆ هێناینەوەوانە لە پەیوەندیمان کە بەیانەکە هات بەیان تەسیسی یەکێتی بوو داوا لە من دەکا کە بێمە ناوی یەکێتی و خەڵک تەنزیم کەم شۆڕشی تازە و زۆر ئەو وەختی تەبان ئومێدەشی زۆر گەورە بوو ئەو دامەزاد یەکێتیە دوێمە کە شۆڕش بەردەوامە و خەبات بەردەوامە و ترکەوتینە پەیوەندیکردن لەگەڵ خەکە زۆر لەوانەی کە هەندێکیان دایانوت بچنە ئەوروپایە هەندێکیان دایانویست بگەڕێنەوە عێراق کە زانیە یەکێتی دامەزرایە ئیتر خۆیان ئامادە کرد و هەندێکیان بەڕێی پێ بە پێیان چون خۆیان گەیاندە سووریا و چەند زابتێک بوون و کادیری پێشکەوتووی حەزب بووە وەختی هەندێکیشان ڕێگای ئەوەیان هین کرد و گرت کە بەڕێی سەفارەتی سووریا لە تاران دیسە پاسێت دەکرا وەختی منش لەوانە بووم کە قەرارم دا بچمە سووریا و بەڵام پێشی چوون بۆ سووریا خەڵکە زۆرمان تەنزیم کردوانە چ ئەوانەی دەگەڕانەوە بۆ کوردستان چ ئەوانەی چونە ئەوروپا و هێنەوە مەسەن ئەفریقا
عثمان هەبوو کە کادرێکی پێشکەوتووی شۆڕ شەعیدول بوو ڕەفیقی مام شەمسەدین بوو ڕۆیشتین بۆ مازندران پێشوێ بچمە سووریا بە هەفتەیەک ئەو قەراریدا و بگەڕێتەوە عێراق بۆیە تایبەت چین بۆ لای ئەوانە لەگەویش هەڕێک کەوتین گوتمان پەیوەندیەکانمان بەردەوام دەبیتن هەندێکدا کاک شەمسەدین بە تایبەتی برادەری بوو پەیوەندی وتی بام بکرێتن بە سەرنجەماعەتی عەلی عەسکەری و سعدی کچکە خوعافیکە شەید سعدی کچکە و ئەوانی ترکە هەبوون سەید کاکە و اتفاق ینی پەیوەندیمان بەردەوام بیتن لەگەڵیانەوە هەندێک شفرە و شتیشماندانە چۆن پەیوەندی بەداخەوە زوو شەهید بووە و سعدی پیرەشم هەر لەوێ دیت ئەو وەختیداینەوەە کە باسم کرد ئەوی گوتی کاکە ئەمەش منیش لەو ڕۆژەوە یەکێتی من باسی ئەوە من ماجیدە حوتی دە تاریخەکەم لەبیرە چوون بۆ سووریا لە عینی تیارە کاک سلێمان قەسابیشمان لەگەڵ بوو هینەوانە و تر گەیشتنە سووریا یەکەم جار بوو مامزەلا تەبان دوور بە دوور ناوبانگم بیست بوو هینەوانە بەڵام یەکەم جار ڕوبەڕوو ببینم حوتی دەبوو هەفتا پێنج ڕۆژی جەژنش بوو ئێستا جێتە بیرم و لە وەختەوە تەمان عادلیش هەمویان لەوێ بوون و ئێتر سایەتی برایەتیمان ماوەیەکی 2 ساڵە لەوێ مەسوولی دوێنەری یەکێتی بووم لە بەرەی خوێندکاران کە حەزبی شوێی قیادەی مەرکەزی بوو حرەکەی اشتراکی عەرەبی بوو بەعسیەکانی با بڵێن چەپ یان بە سووریا پێ دەڵێن نوێنەراتی ئەوەم نەکرد و تا دوایش تەوان لە 1970 گەڕاینەوە کوردستان پێکەوە دواتر بەرەو شەڕی ناوخۆ دامەزراندنی بەرەی کوردستانی ڕۆشنوانە بەرەی کوردستانی بەرەی کوردستانیتان دامەزران ڕۆڵێکی باش هەبوو لە ئاشتەوەی نێوان لایەنەکان مەتەمان دوای ئەمە حزبی سۆسیالیزممان دروست کرد ئاخردا 79 جیا بووینەوە لە یەکێتی حزبی سۆسیالیزممان دروست کرد و بەڵام ناخۆش بوو بەس لەگەڵ تروسکاییەک کە ڕێگا هەبوو ئازبوونەوە هەبیتن نهایەتی 85 من بە حەقت زۆر پێشگیرم لەو هەنگاوانە کرد کە لەگەڵ یەکێتی ئازبینەوە لەبەرەوەی یەکێتی بوو بۆ هێزێکی گەورە لە کوردستان لەوری هەبووتن 86 هاتین بۆ هەفتێک لۆ یاخسەمەر ببوورە و لە یاخسەمەر هەموو لێ مامزەران بوو کاک نەفشنوان بوو دکتۆر فواد بوو فەرێدون بوو عومەر فەتاح بوو هەمویان پێشوازی گەرمیان لێکردینەوەوانە و گەیشتنە ئەوەی کە بەیانێک دەربکەین بەیانێک هاوبەشمان دەرکرد ئەو ئێوازە پێکران لەوە کە پێویستە ئازبوونەوەی گشتی هەبیتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و پاسۆک و گەل و هەموو کوردستان بگریتەوە و ئەوە گرنگترە لە هەر دۆستایەتی و بەرەیەکی تر کە هەبوو ئەو وەختی دوو بەرە هەبوو جەوقەت و جوود جەوقەت یەکێتی تێدا تەجمیت کردابوو لەبەرەوەی گفتوگۆی لەگە بەغدا هەبوو جوودیش جوودی هەبوو بەڵام قۆناغەکە وای ئیزابی دەکرد و هێرشەکانی ڕژێمی عێراق بۆ سەر کوردستان ئەوانە فراوان بوو چیمیابانان کرابوو لە شێخ وەسانان و پێویستی بەوە دەکرد کە هەنگاوێکی تازە بنێن قۆناغێکی تازەیە دوای ئەوە لە 87 جارێکی تر سەردانی یاخسەمەرمان کرد و ئەو جارە بەڕوونی لە بەیانی هاوبەشەکەدا ئاماژە بۆ کرا کە هەوڵ بدەین بۆ بەرەیەکی کوردستانی بکەین و خۆشبەختانە لەو فترەیەدا پارتی یەکێتیش کۆبوونەوەیان کرد و لەگەڵ هینەکان تا گەیشتە ئەوەی لە 88 بەرەی کوردستانی دامەزرێتنەوەوانە بەڵام لە 87 کە ئەمە لە بریارماندام بارەگایەکمان بێتە منتقەی با بڵێن ئەو وەختی ئازادکراوی یەکێتی و من و دکتۆر محمود ماینەوە لەوێندەر ئەوەندەی پێ نەچوو ئەو ڕووداوەڕوودا لە 24 شەهراوی کرایم لەگەڵ کاکەتنان پێم خۆشەوەڵا کەمێک باسیەوەش بکەینەڵەن تاوەکو ئێستا 3 جار لە مردن ڕزگارت بووە جگەلەوەی کەوا ژەر خواردکراویت پێم وابێ جارێک لا تەقینەوەکەی هەولێر 2004 بە سەختی بریندار بوویتە کەمێک باسیەوەمان بۆ بکەیت وەڵام من 3 جار لە مردن ڕزگاری بوومە 2 جار پێ برینداری بوومە بەڵام جاری یەکەم
لە 74 بوو لە 74 ئاماژەم پێکرد کە من مەسوولی دارایی بووم لە ناوچەی چۆمان فرۆشگایەکمان هەبوو ئەویش بە تابعی وزارەتمان بوو ئیتر مەوعیدێکم هەبوو لە ناوپردان ئەمە لە دەرمەند بوو دەرەوەی دەرمەند بە سارەیەک سایقەکەم ئێستا نەمدیتەوە ناوی ئیسماعیل بوو هاتینە چۆمان فرۆژگاکە لەسەر جادەی ئام بوو لەوێ کۆبوونەوەیەکم هەبوو کۆبوونەوەیەکی حەزبی بوو شانەیەکم هەبوو 6-7 کەس بوون لە پشت گەز بووین لەسەر جیاکان مانجی وابزانم نۆ بوو دانیشت بووین ئەوانە کۆبوونەمان دەکرد 2 ساعات بووە 12 شتێک ئەوانە کۆبوونەکەش تەواو نەبوو منش وتم بەڵام مەوعیدەکەشم مابوو بۆ ناوپردان کۆبڵی پیاو ئەجەری نەهاتبیتن وتم کاکە کۆبوونەوەکەی سبەی نێوەرنە دارایی نانیوە ڕۆژتان دەدەمێ کۆبوونەکە لەوێتەوە دەکەین هاتمە سەر جادەکە بۆ ناوپردان بڕۆن وتم ئیسماعیل با بڕۆین هەر لەگەر حرەکەتی کرد تەیارە قەسفی چۆمانی کردو قوملەیەک لەو شوێنێدا بوو کە لێی دانیشتبووین کە من ڕۆیشتم ئەوانش هێبوونەوە ینی هەم خۆم ڕزگارم بوو هەم ئەوانش ئەوە ینی بڵێن چی ینی ئەجەر نەهاتووی ئاوایە جاری دووەمەژە هەر خواردنەکە بوو تەمێ 10 کەس بووین لەو ماڵی مستفا چاوڕەش چیان شەهید بوون داچی مستفا چاوڕەش شەهید بوو سەریعا کچی مەلا محەڕەم پێش ئەوانیش تەوان بێستوری مەلا عومەر تێکۆ شەرێکی دیارینی گەلەکەمان بوو پێشمەرگەی کۆم بوو خوێری خۆ ئێمان بوو لە خلالی 3 ساعات ئەو سێ شەهید بوون ئێمەش بە سەختی بریندار بوون تەمان بریندار چی ینی ئاسەواری ژەهر لەسەرمانە هەر لە لەحظەیەک بچینە ڕوحت دەربچیتن بەڵام ئەوەندێ ژیان ماینەوە دوای ئێمەیان بەهۆی ئەمنستی ئینتەرناشنەوە ئەمە گەیشتنی تاران بەو نەخۆشیە و بە هەزار حاڵەوە بەڵام لە تارانەوە ئەمنستی ئینتەرناشنال تەبەنای مەوزوعەکەی کردین من و مستفا چاوڕەش و سامی شۆڕش خوافریکا ئەمایان بردە بۆ لەندەن لەوێ عیلاجمان وەرگرتووانە جاری سێم لە تەقینەوەی یەکی شوباتی 2004 بوو لە ئەوەشدا تەواندا بە ئەم مەسوولی مەڵبەندی بووم من هاتم بۆ هەولێر و ئەوانەوە معلومە کە نزیکە 50 کەس شەهید بوو خۆشم زۆر بە سەختی بریندار ئەویش ئەگەر تەفسیلە بچێناوێ ئەویش سوتفە بووە یان مەسەلا تۆ لێرە دانیشتووی دەبایە لەوێ دانیشی کە شاخەوان شەهید بوو یان شێرە شەهید بوو بەڵام ئەوە هینەوە جێی خۆی بدەی ئەو جێی خۆی بداتەوی شەهید دەبوو زۆر ینی ڕەنگە مەجال ئەوە نەبیتن بەڵام ئەو بەسەراتانە هەمووی پندن بەڕاستیەکەی کاگەرنان سەرۆکی پەرلەمان بوویتە وەزیری شارەوانی وەزیری دارایی جێگری سەرۆکی ئەنجومەنی هەرێمی کوردستان کەم لەم ئەزمونانە لای تۆ زیاتر پەسەند بوو و زیاتر پێت خۆش بوو کاری تێ بکەیت چونکە کە باسی ئەوە کرێت دەڵێن ئەدنان موفتی کە سەرۆکی پەرلەمان بووە ئەو کاتە باشتر یەکێک بۆ لە باشترین خولەکانی پەرلەمان لە هەمان کاتدا پەرلەمان ئارامەیەکی زۆری پێوە دیار بۆ هیچ کاتێک هێشتۆک و ئێستەکەوە هاجار و بار دەنگە دەنگێک دروستە بێت لەناو پەرلەمان هیچ کاتێک لە کاتی سەرۆکایەتی پەرلەمانی ئەدنان موفتی ئەم پشی و ئاژاوانە لەناو پەرلەمانە دروست نەبووە چۆن ئەتوانی کۆنتترۆڵی ئەو دۆخە بکەیتەوە زارێ من لە هەموو پۆستەکاندا ڕازیم لە خۆم ڕاستیەکەی بە تایبەتی لە سێ شوێندا مەسوولێتم هەبوو تا ئێستاکەش شانازی پێوە دەکەم هیچی چیان لێ پرساوی پەیوەندیەکان بووم لە مەسر بووم 3 ساڵ لێ بووم تقریبا کەمتر لە 3 ساڵ بەڵام کاری زۆرم کرد ئەمە ینی دەتوان بڵێم ئەو کۆنفرانسێ بۆ دیالۆجی عەرەبی کوردی لەوێ دامەزرا من و خاڵێ خۆش بوو ئەحمەد حەمڕوش کە سەرۆکی لوژنەی تەزامنی موسڵی بوو برادەری مام جەلالی بوو ناچای منش بوو لە 93ەوە ئەو کارمان ئەنجامدا کە بۆ ئەو وەختی کە عێراق زۆر بەهێز بوو و تەأسیرێکی زۆری ناو کۆمەلگادا بوو ئەمە ینی گۆڕانکارێکی گەورە بوو سەرکەوتوش بووینەوەدا لە پەیوەندیەکانماندا دووش لە پۆستەکانی کۆرم کرد لە وەزارەتی دارایی من خۆم وای پێش سەرکەوتوو بووم لەبەرەوەی کە ئیداری سلێمانی بوو ئەو وەختی وەزعی خراپمان هەبوو ناحیەینەوە هیچ داهاتێکمان نەبوو غەیری گومرگ و باج و ئەوانە توانیم بە هاوکاری تەوان هەموو ئەوانەی لەگەڵم بوون ینی سەرکەوتوو بینەوەی
موچە دابین بکەین ڕێکی بخەین داهاتمان زیاد بکەین و ئەوانە سرەڕای ئەوەش ینی بیرم دەکردەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە وەزعی ناخۆش بێتە پێشەوە گومرگ نەبینێ بۆیە بەبێەوەی بە کەس بڵێم نەبە مامزلار نەبە بەرهەم کە سۆرەی حکوومەت بوو مدیری بانقی رافیدێن کە ترشاد ئەحمەدی ناوبوو بانگم کرد گوتم کارێکی تایبەتم پێێتە وتی چێ گوتم هەموو ڕۆژێ لە داهاتی گومرگ و ئەوانە سەتا پێنجی داهات جیاکەوە ئەمریکت بۆ دەدێنم بەڵام بە شەرتێک بە کەس نەڵێ وتی باشە بە کەس ناڵەمەوانە هەموو پاش بە تایبەتی پاشی ڕووداوەکانی 9 سپتەمبەری 2001 کە لە ئەمریکا ڕوویدا تەوقعی ئەوم دەکرد شەڕ بیتن و وەزع تێک بچیتن بەڵام بە کەسمەوە تا گەیشتن 2002 نهایەت 2002 من لە تعدیلی وەزاری کە لە پۆستی وەزارەتی دارایی نەمام بەڵام ئەو مۆزوعە هەر نهێنی بینی من و کاهیما تا گەڕاینەوە لە کۆنگرەی ئەوەی لەندەن معارزە عێراقی کۆبوونەمان کرد لە دوکان مامزرا گوتی برادران خۆتان حازرکەن شەڕ دەبیتن کە شەڕش دەبی وەزمان هی دەبی دەبێ ملەتەکەمان ئاشنا بکەین بۆ وەزع تازەیە ڕەنگە گومرگ نەمێنێت ڕەنگە نەتوانین مەعاش بدەین ئەمری وتم مامزراش بە تەوقعی جەنابەت شەڕ چەند داوام دەکە وتی وەڵام نازانم بەڵام ئەو پەڕی دوو مانگ وتم ئەگەر دوو مانگ بێ دەتوانین مەعاش بدەین گومرجی نەبینێ وایەکی کرد وتی چۆن گوتم وەڵای وام کردێ پارێکی احتیاتم کۆگرێتەوە بەشی دوو مەعاشی مانجی دەکاتن وانە زۆر باهین بوو بە منیش نەوت ماخە بتزاری بە سەرفت کرد بوو تا ئێستا ئیتر مەقسەد لەوەدا لەو زوروفەی ئەو وەختیدا شادازی بەوە دەکەوە لە پەرلەمانیشدا تەبیعی لەبەرەوەی کە بووم بە سەرۆکی پەرلەمان بە حەقەت تەجروبەیەکی تازە بوو من بەڵام خوێنبەوە لەسەر تەجاریبی پەرلەمانات هێنوانە تێگەیشتم کە سەرۆکی پەرلەمان مەسئولیەتی ئیدارەی جەرسەیە ڕەچاوکردنی پێکاتەکانیتی بە تایبەتی لە زروفی کوردستاندا ئەمە لە هەڵبژاری 2005 یەک لیستمان هەبوو پێکەوە بووین لەگە پارتی لەگەر هێزەکانی تر ئەوانە و قۆناغەکە قۆناغە چێستیار بوو یەکەم ئەوە بوو کە لە بەغدا سەرکەوتوو بین دەستورێکمان هەبیتن داواکارێکمان دووەم دام و دەستگاکانی هەرێم یەک بگرنەوە هینوانە هەدەفی ئەساسی من ئەوە بوو لە پەرلەماندا یاساکان تەوحید بکەین و بەرەو پێشەوە بن پشتگیریەوە بکەین حکوومەت ببێتە یەک حکوومەت بۆ توانیمان ئەو کار ئەنجام بدەین ئەگەر چی دوای کۆسپاتە پێشی و تێچیدا و بە حەقەتی هاوکاری مامزەلار و کاک مەسعودیش پشتگیریان و کاک نێچیروانیش کە سەرۆکی حکوومەت بوو ڕاستیەکەی ڕەچاوی داواکاریەکانی مەیان نەکرد و پشتگیریان لێدەکردین هەر سێکیانەوەوانە بۆیە ئەگەر سەرکەوتنی پەرلەمان هەبیتن بۆ من سەرکەوتنە بۆ هەموو ئەندامانی پەرلەمان زۆربەیان تاکید تاکتاکە بوو کە ڕەخنە و شتیان نەکردووە بەڵام حتا لەگەوانیشە تەعاملم وەکو ئیدارە دەستەکان دەکرد و لەگەوانیشە پەیوەندیم هەر ئەتیادی بووە دەتوانم بڵێم لە قۆناغی منە زیاترین ژمارە یاسا و قەرارات دەرچووە کە هەندێکیان گوێی شانازینەوەکو هەموارکردنی باریکەسایەتی قانونی باریکەسایەتی وەکو ڕۆژنامەگەری یاسای ڕۆژنامەگەری وەکو یاسای نەوت و غاز و دەیان یاسای ترکە پەیوەندی بە مافی تاکەی لە کوردستاندا هەیە بە ئازادیەوە هەیە بەڵام کە دەڵێم یاسا ڕەنگە خەڵکێکە بیتم بڵێ چی یاسایەک یاسا شتێکە دەسەڵاتی یاسا شتێکی ترە ئەگەر دەسەڵاتی یاسا کە بریتێ لە حکوومەت و لە پۆلیس و لە قەزا و ئەوانە جێبەجێ نەکەن یاساکە خەتای نییە لە ڕاستیدا لە پراکتیکە ئەگەر جێبەجێ نەکرێتن بە تاکید کەم و کوڕێکە دەردەکەوێتن خەڵکەکە ناڕازی دەبیت. کاکەدنان دووبارە زۆر سپاس بۆی کەوا ئەمڕۆ چاپای سڵاو لە هەموو کەرکووک و سەرکەوتوو بن ئینشاڵڵا. زۆر سپاس بەوەش کە بینەرمامون تاوکو بەرنامەیەک تر خواتان لەگەڵ.